گرنگی هونەری شێوەکاری لە مێژووی مرۆڤایەتی و تەنانەت تاوەکو ئێستاش ئێجگار زۆرە. وێنەی سەردیواری ئەشکەوتەکان و دۆزینەوەی پەیکەری شارستانیەتە کۆنەکان و تابلۆ و زەغرەفە و نەخش و نیگاری سەردەمی ئەمپەراتۆرەکان وای کردووە بتوانین ئاستی زیرەکی و چۆنێتی بیرکردنەوەی باو باپیرانمان بزانین. تەنانەت نووسینیش بەرهەمی هونەری شێوەکاریە، چونکە نووسین وێنەی دەنگەکانە. سەرەڕایەمەش گرنگیەکی تری هونەری شێوەکاریەوەیە ڕوخساری گەورە پیاوانی سەدەکانی ڕابردووشیان بۆ ئێمە پاراستووە، واتە پێشەوەی کامێرا دروست بوو بێت شێوەکاران وێنێ و کەسانەیان کێشاوەتەوە کە ناوبانگیان هەبووە. ئەگەر شێوەکارەکان نەبوونایە ئێمە بیرکردنەوەمان بۆ ڕابردوو ڕوخساری گەورە پیاوان و پاشا و داهێنەرەکان و زانایان و هونەرمەندەکانی سەدەکانی ڕابردوو چۆنی دەبوو. بۆ قسە و گفتگۆی زیاتر سەبارەت بەم بابەتە هەوڵم داوە هونەرمەندێکی خاوەن بەهرەی شێوەکاری بەسەر بکەمەوە، ئەویش زۆر بەڕێز، مامۆستا ناسر فەتحی، چالاکوان و هونەرمەند و چیرۆکنوس و شێوەکار، هەر ئێستا و بەڕێگەی تەلەفۆن لە وڵاتی ئەڵمانیاوە لەگەڵمانە. مامۆستا ناسر، سڵاوم کاتت باش و زۆر سپاس کە میوانداری ئەمەت قبوڵ فەرموو. سڵاو ڕێز کاگە پشنجانم، کاتت باش. سڵاو ڕێزی تایبەتیشم هەیە بۆ جۆگرانی بەڕێزی ڕادیۆکەتان، من لە خزمەتتاندا. هەر بژی زۆر سپاس دەکەم. وەکو یەکەم پرسیار حەزەکەم بۆ ئێمە و بیسەرانمان ڕوون بکەیتەوە ئاخۆکەی دەستت بە کاری شێوەکاری کرد و چ قۆناغگەلێکە تایرە بڕیوە. بە لە منداڵیەوە دەست پێ بکەین، وەکو هەموو کەس کە لە منداڵیەوە دەست پێ دەکات. بەڵێ، ڕاستی لە منداڵیەوە تا تەمەنی 22 ساڵی بوون بە شێوەکار وەک خەونێکی لەهات. بابم نەیدەهێش بچم بۆ کۆرسی فێربوونی شێوەکاری و بۆ خۆشم هیچم لە دەست نەدات، ینی ڕێگایەکم پێشک نەداهات چ بکەم. جاروبارە شتێکم دەکێشا و دوای ماوەیە گوازم لێ دێنا، یا جاری وا بوو بە ساڵ بە 2 ساڵ چەند ساڵ هیچم نەدەکێشا، ئەو هەموار لە کۆناغی منداڵی و مێر منداڵی ئەوانەدا باس بکەم. داوای چوون بۆ پێشمەرگای، تەمەنی 21 ساڵیدا ڕوون کردا باشووری کوردستان و بووم بە پێشمەرگا. لێ بە بۆنەی وێنە کێشانە و بۆ چیرۆکی منداڵان، بۆ بڵاوکراوەی دنیای منداڵە، بڵاوکراوەی کە بوو لە چاپێکەوتنێکدا بڵاو بوو بە ناوی دنیای منداڵان. جارێکی دیکە خەونی بوون بە شێوەکار لا دروست بۆ، چون هەر لە بیرم کرد بوو ئەو خەونەم هەبووە، خەونی بوون بە شێوەکاری بە شێوەکار. لەنێو حیزبڕا زۆرم هەوڵدا کەو خەونم لەلا دروست بووە، زۆرم هەوڵدا بچم لە زانکۆیەکی هەرێمی کوردستان یا لە زانکۆی هونەرزانەکانی هەرێمی باشووری کوردستان بخوێنم، بەڵام هەر سەری نەدەکرد. یاری تا ئەوەی لێکدابڕانی حیزب ڕوویدا و منیش بە ناڕزایەتی و لێکدابڕانە وازم لە دوایەتی هێنا و لە هەرێمی کوردستان دانیشتم. ئەنی من لە 2003ەوە هەتا 2009 هەوڵێکی یەکجار زۆرمدا بۆ وەرگیران لە زانکۆ لە هەرێمی کوردستان، تا ئەوەی هەر چۆنێک بوو لە 2009 وەرگیرام و دەتوانم بەڵام لە تەمەنی 28 ساڵیدا بۆ یەکەم جار بە شێوەی ئاکادمی دەستم بە هونەری شێوەکاری کردیا، شێوەی ئاکادمی هونەری شێوەکاری مناسی. ئەوی شتێکی بەڕاستی ئەو تۆ نەبوو، ینی چونکە ئاستی زانستی زانکۆکە زۆر بەرز نەبوو، ینی زۆربەی مامۆستاکان چەند مامۆستایەک نەبێ باش نەبوون. هەوکاتی چونکینێ بۆ بژێوی ژیانی خۆم سێ کارم نەکرد و پێڕانە دەگەیشتم بەڕاستی خۆم پێ بگەێنم و خۆم پێ بگەێنم. وە لەوێژ گەشەیەکی هونەری ئەو تۆم هەر نەکرد، زۆر کەمیشم کاری شێوەکاری دەکرد، ینی تەنانەت زۆر جار ئەرکەکانی زانکۆشم کە پێیانداین لە ماڵە جێبەجێ بکەین پێم جێبەجێ نەدەبوو کە مامۆستاکانمان داینەیە. دوای تەواوکردنی زانکۆ لە 2013 دوای ساڵێک بێکاری و هەوڵدان بۆ دۆزینەوەی کار و ئەو شتانە ڕووداوێک ڕوویدا و ئێم باوا بڵێن لە دەست سیخڕەکانی کۆماری ئیسلامی ڕامان کردە دەرەوەی وڵات و بەڕاستی دەتوانم بڵێم لەوەتی هاتوومەتە دەرێ دەستم بەکاری هونەری شێوەکاری کردووە. دوایدا بنم من لە تەمەنی 33 ساڵیدا یەکەم جار دەستم کردو بەکاری شێوەکاری و هەستم کردو شێوەکارم و دەتوانم خۆم وەکو شێوەکارێک بناسێنم. تا پێش هاتنم بۆ دەرێ بە 33 ساڵ تەمەنەوە، یعنی من باوەڕ ناکەم 33 تابلۆم کێشا بێتەوە، ینی ئەوەندە کەم. ئەو ئەگەر ناوی تابلۆی لەستە بین دەنا ئەوە کاری کێشانەوەی ڕوخساری هاوڕێ و دۆست و برادر و لەو شێوەم کرد، بەڵام وەکو تابلۆ بەڕوان ناکەم 33 تابلۆم بێ،
بەڵام لەو 6 ساڵی کە لێرم ینی لە دەرەوەی وڵاتم زیاتر لە 2000 تابلۆ هەیە لێرە قەبارەیان بەهۆی ئەوەی جێگا و ڕێگای منێ بچووکن بەڵام بەرهەڵە هەر تابلۆ حەسێ بێت بڵێ جێی دەستخۆشیە سەدان کاری هونەری دیکەم کردووە کاری ئەدەبی کردووە بۆ منداڵان بۆ گەورە ساڵان کاری پەرفۆرمانس و کاری لەو شێوەیە. باشە پەیامی تۆ لە تابلۆکان و کارە هونەریەکانتدا چییە؟ ئەگەر بین تەنیات وەکو تاکێک من پەیامێکم هەبێ وەکو کتم چونکی من لێرەوە لە دەرەوەی وڵاتەوە هەستم کردو شێوەکارم یا بڵێن دەستم تێکردو بە جدی بە کاری شێوەکاری ئەو پەیامی کە من لێرە لەلام گەڵاڵە بوو بۆ سەختکردنەوەی تاریکی و ئازار و نەهامەتیەکانی مرۆڤ بەگشتی و منی تاکی کورد بە تایبەتی ینی ئەو منەی کە وێنە و ئاوێنەی ئەو کۆمەڵگایە یەک لێەوە هاتۆ بەڵکو ڕۆژێک لێرە لێم بپرسن ئەرێ بۆچی وێنەکاتەوە تە تاریک پڕ لە ئازار و داپڵۆسانە دا منیش پێیان بڵێم چونکە من کوردم ئەو وێنانەش ڕنگدانەوەی دەرونی زۆربەی هەرە زۆری خەڵکی کورد ئەگەر مرۆڤ و مرۆڤ دۆستن فەرمون ڕنگاڵی و ڕەنگاوڕەنگی بۆ ژیانی من بۆ نمونە بە تاکی من بگەڕێنەوە تا منیش وێنەی گوڵ و بولبول و ڕەنگاوڕەنگتە بۆ بکێشمەوە ئەڵبەت ئەو منی تاکی کورد دەڵێمێ چون بەرحەڵ بۆ خۆت دەزانی وڵاتانی ئوروپایی هۆکاری یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەو ئازار و نەهامەتیانن کە بەسەر ئێمەی کورد و گەلی ئێمەدا هاتووە. بەرحەڵ حەزەکەم پێیان بڵێم ئەگەر ئێوە چاوتان داخست و ناتان هەوێ ئازارەکانی خەڵکی ئێمە ببینن من هاتووم بۆ ئێرە تا بەو وێنانە سەر و دڵتان بگرم من هەموو جارە پێم دەڵێەوە چیت وێنەکان زۆر تاریکە بڕێک وێنەی ڕووناک و جوان و بەرحەڵ لە دڵان نزیکمان بۆ بکێشەوە دەڵێم من هاتووم بەڕاستی ئێوە بە تەرخانی نەیخۆنێن ئەگەر من قەرار بێکارەکانی من ڕۆژێک لە ڕۆژان لێرە لە بەرچاوی خەڵکێکی زۆر دابدرێ من وام کردو کە ئەوان بە تەرخانی نەیخۆ بزانن یعنی یەکێک لە هۆکارەکانی ئەم نامێن گەلی ئێمەدا هاتۆ و ئەو قسانەی کە من قەرارە لەوێ بیکەم ئەوانن تر پێم وابێ ئەوە دەتوانێت پەیامێکی باش بێ بۆ منێکی کورد کە بەرحەڵ حەز بە بەرپرسیارەتیەک دەکەم لە بەرابەر بەڵێ باشە من خەریکی خوێندنەوەی بابەتێک بووم حەزەکەم بۆ جەنابیشتی باس بکەم کە دەڵێ پیاوێک بە پابلۆ پیکاسۆی وت هێشتا فێری وێنەکێشان نەبوویت ئەڵێ هیچ نازانی جگە لەم وێنە خوار و لارانە نەبێت پیکاسۆ فڵچەکەی گرتە دەست و لەسەر زەویەکە وێنەی دەنکە گەنمێکی کێشایەوە وێنەکە ئەوەندە لە ڕاستی دەچوو دەڵێ مریشکێک چەند جارێک هەوڵیدا بیخوات پیاوەکە سەرسام بوو بە وێنەکە وتی تۆ کە ئەم وێنە جوانانە دەزانی بۆچی تابلۆیەک ناکێشیەوە کە ئێمە لێی تێبگەین پیکاسۆش بەگاڵتە پێکردنەوە وتی لە ڕاستیدا من وێنە بۆ مریشک ناکێشمەوە اینجا لێرەدا مەبەستمەوەیە ئاخۆ ئەو شتانە چین لە ژیاندا کە وێنەکێشەکان لێی تێدەگەن بەڵام خەڵکان یاسایی لێی تێناگەن هەروەها ئێمەمانان چۆن لە هونەری شێوەکاری بەتایبەت هونەری شێوەکاری مۆدێرن تێبگەین جوانی کردەوە ئەو نمونەی لە بوونەوەرێکی ناوەتەوە منیش نمونەیەک لە بوونەوەرێکی دیکەوە دەم پێ ئەو وەڵامە ڕوون بکەمەوە یعنی ئەو شتێک کە وێنە کێشەکان یا بڵێن شێوەکارەکان دەیبینن و ئەو شتێک کە خەڵکی ئاسایی دەیبینن بەڕاستی دوو شتیلێک جیاوازە لە هەر یەک چوارچێوەدایە بڵێن لە یەک دیمەندە ئەڵبەت نەک هەر وێنە کێش و یا شێوەکار بەگشتی هونەرمەندانی هەم وارە هونەرەکان هونەرمەندی بەڕاستی هونەرمەند یا بڵێن هونەرمەندی ڕاستەقینە لەگەڵ خەڵکی ئاسایی جیاوازیان ئەوەیە هەوەکو کتم دەمهەیە منیش نمونەوەکو بوونەوەرێک بێنمەوە مێشەنجون و زەرگەتە تۆ سیرکە لە ڕواڵەتدا وەک یەک دەچن بەڵام مێشەنجون لەکوێ و زەرگەتە لەکوێوە نییە ئەو دوو باڵدارە وردیلێ تۆ بخێنەوە ینی لەناو ئینتەرنێت لەناو کتێب لە شوێنێکە لەبارەی ئەو بوونەوەرانە نووسەتی تۆ باشتر جیاوازی بەڕاستی و هونەرمەند و خەڵکی ئاستایی بۆ دەرەکەی وایدا بنێن هونەرمەند مێشەنجونە و خەڵکی ئاستایی زەرگەتی هەڵبەت هەر دوکارەر پێویستن بۆ سروشتی لەوەدانە بەڵام زەرگەتە زۆر جار ڕەمەکی و لە گۆترە پێوە دەدات و هیچ بەرهەمێک شینەوە نیە لەسەر گوڵ دەنیشێ هەنجون دەدا
لە خۆڕا پێوە نادا ئەگەر پێشەوە بدا بۆ خۆشی دەمرێ یعنی ئەوە شتێکی جوانی تێدایە واتایەکی جوانی تێدایە بە هەرحاڵ بۆ تێگەیشتن لەو بابەتی جیاوازی نێوان هونەرمەند و خەڵکی یاسایی وە جیاوازی بینینی خەڵکی یاسایی و خەڵکی هونەرمەند. بەڵێ هەروەک جەنابەت باست کرد هەتا ئێستا بەتایبەت لە تارەوگا کۆمەڵێک بەرهەمی جوان و ناوازەت هەیە بەڵام ئاخۆ بەرهەمەکانت بە چ ڕێگەیەک دەخەیتە بەردیدی بینەران مەبەستمەوەیە خەڵکی چۆن دەتوان بەرهەمەکانت ببینن هەروەها هەتا ئێستا ئاخۆ لە هیچ پێشانگایەک بەشداریت کردووە یان دەتەوێت لە داهاتوودا پێشانگایەکی تایبەت بۆ تابلۆکانی خۆت بکەیتەوە؟ بەرهەمەکانم من لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بڵاو دەکەمەوە کارەکانم زیاتر ئێستا لە ئینستاگرامدا دابینیم چەند جاریش پێشانگام هەبووە پێشانگای مەجازیم کردوتەوە یەکەم جار من لە یوتیوب کە پێشانگای مەجازیم کردەوە لە باشووری کوردستان من پێشتر بەڕاستی نەمبینی بۆ کەس کاری لەم شێوەیە کردوێ کۆمەڵک پێشانگای مەجازیم کردوتەوە کۆمەڵە کاری یا بڵێن پێشانگەی بە کۆمەڵ یا بە گروپ و هەیبەتیشم هەر لە باشووری کوردستان و لە دەرەوەی وڵاتیش هەبووە لە داهاتووشدا بێگومان هەردەم بێ ئەوە شتێکی حاشا نەکرد بەڵام بەگشتی مەکارەکانم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەکەمەوە چون پێم وایە کە حەقی بەردەنگە مافی بەردەنگە ئەو کاری کە من بەرهەمم هێناوە زوو بێتە دەستێوان چون من لە دەرەوەی وڵاتم و خۆم بە شێک لە خەڵکی ئەو کۆمەڵگای خۆم دەزانم مادەمە شتم هەیە بۆچی هاوبەشی نەکەم لەگەڵ بینەری جێی دەستخۆشیە هەر سەرکەوتوبی بەڵێ وەکو دواپرسیار وەک دەزانین ئێوە ماوەیەکی زۆرە لە بواری هونەری شێوەکاریدا کار دەکەن پێتان وانییە لە پاش هاتنەکایی تەکنۆلۆژیا و هونەری مۆدرن و کاری گرافیک و هەموو ئەو هونەرە نوێیانەی دیکە هونەری شێوەکاری کەمتر بایەخی پێ بدرێت؟ هونەری شێوەکاری ئەوەی کە ئێمە پێ دەڵێن شێوەکاری بەدەست ئەوەی کە بەرکەوتن هەیە تێدا ئەوە بێگومان هەستی جیاوازتر دەبەخشێت بە بەردەنگ و بە خەڵک بە بینەر کە تۆ لە بەرچاوی خۆتەوە دەتوانی لە نزیکەوە بیبینی بەڵام بەگشتی تەکنۆلۆژیا لە بایەخی هەموو شتێکی زیندوو شیاوی بەرکەوتنی کەم کردوێتەوە جایدی هونەری شێوەکاریش بێبەری نەبوو لەم کارەسە لەگەڵ ئەوەشدا هەر لە هونەری ئەو بڵێن ئەو تەکنۆلۆژیایە کاری کردەوە دەکرێت هەر بەو تەکنۆلۆژیایە کاری شێوەکاریش بەرهەم بێت بۆ نمونە بەشتی زۆری لەو کارانەی کردومە بە شێوەیەکی گرافیکی یا بە تەکنۆلۆژی ینی لە دنیا وێنن بەرحاڵ ئەویش تایبەتمەندی خۆی هەیە بەڵام هەر نابێتەوە ئەو کاری کردو بە دەستێکی و بە شێوەیەکی زیند و بەرهەمی دێ کاریگەری هەیە بەڵام من بۆ خۆم تەکنۆلۆژیا بە هیچ شێوەیەک ڕەت ناکەمەوە چون تەکنۆلۆژیاش شتێکی خێرایە و خێرا دەکاتە جێ و پێویستی دەزانم بەڵام تر ئەوەی کە تۆ کارێکی بەرهەمێکی زیندوو دەبێ زۆر جیاواز تا کارێکی بە تەکنۆلۆژیا بەرهەم بەڵێ زۆر بەڕێز مامۆستا ناسر فەتحی چالاکوان و هونەرمەند و چیرۆکنوس و شێوەکار زۆر سوپاس کە بەڕێگەی تەلەفۆن لە ئەڵمانیاوە لەگەڵمان بووی